ئەمەی دەیبینن دوکەڵی ئەو کارگەیەیە کە دوێنێ شەو لە شاری هەولێر ئاگری گرتو تاوکو ئێستاش کارگەکە هەر دوکەڵی لێ هەڵدەستێ و بە تەواوەتی ئاگرەکەی دا نەمرکاوەتەوە بەڵام وەکو دەیبینن کارگەکە هیچی بەسەری چۆ نەماوە و بە تەواوەتی سوتاوە. ئەوەی کە هەبوو دوێنێ شەو نزیکی کاتژمێر 12 شەو هەواڵ هات کە کارگەیەک کە مۆبیلیاتە و دیکۆرات و دروستکردنی قەنەفەیە لە سەر ڕێگای گەزنا کارگەکە بۆ کارشێنزانرا و ئاگری گرتبوو بەڵام تیمەکانی بەرگری شارستان گەشتە شوێن ڕووداوەکە و توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن بەڵام بەهۆی ئەوەی کە پڕی مەوادی دار و پەڕۆک و ئەو بابەتانە بوو کە زوو گردەگرێ بۆیە بەشێکی زۆری کارگەکە ئاگری گرت و سوتا. ئەوەی کە دەبینن کارگەکە بە تەواوەتی هیچی بەسەری چۆ نەماوە و سوتاوە. بەوتەی مقدم شاخەوان وتەبێژ بەربەلای بەرگری شارستانی هەولێر باسی لەوە کرد کە 95 کارگەکە سوتاوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە دەبینێت 100 کارگەکە سوتاوە و تەنانەت یەک پارچەداریش بە سەلامەتی دەرنەچووە. بە قسەی ئەحمەد تەهاژ بێت کە خاوەنی کارگەکەیە زەرەری نزیکەی 2 ملیۆن دۆلاری بەرکەوتووە چونکە بەشێکی زۆری کارگەکە سوتاوە و هەروەها مەوادێکی زۆر لەناو کارگەکە بووە چەندین قەنەفە و مێز و کورسی ئامادەکرابوون بۆ ئەوەی کە بۆ سەری ساڵ بفرۆشرێن و داواکاری شاتبوو کە چەندین قەنەفە دروست بکەن و دروستیان کردبوو چاوەڕێبوون خاوەنەکانیان بێن قەنەفەکان لێرە ببەنەوە بەڵام خاوەنەکانیان بە قەنەفەکان شاد نەبوون و قەنەفەکە لێکوانە بوو بە خەڵوز و دوکەڵەکەی بەو شێوازە بەرەوە ئاسمان بەرز دەبێتەوە.